چەناڵی یوتیوبی کریستیانۆ ڕۆناڵدۆ گەرمترین باسوخواسی ئەم مانگە بوو لەناو سۆشیال میدیا بەهۆی ئەوەی کە لە ماوەیەکی زۆر کەم ئێستا توانیوێتی بگات بە 6 ملیۆن فۆلۆوەرز. بەڵام کۆمەڵی خەڵک کە ناوی یوتیوب و فۆلۆوەرسێکی بەرز دەبینن ڕاستەوخۆ بیریان بۆ لای داهات و پارەکەی دەچێت. بە پێی هەندێک سایت و ماڵپەڕکەوادایان ناوە کریستیانۆ تەنیا لە 2 هەفتەی یەکەمی دانانی چەناڵەکەی لە یوتیوب 2.5 ملیۆن دۆلاری قانزاز کردووە. واروەها شارەزایان بە پێی ئەو توێژنەوەی کردیانە کریستیانۆ تاوەکو کۆتایی ئەم ساڵ داهاتی یوتیوبی دەگات بە 20 ملیۆن یۆڕۆ کەوای یەکسانە بەو موچەیە کە لە ڕیال مەدرید لە ساڵێکدا وەری دەگرت. کریستیانۆ لە دەرەوەی یاریگا و لە ژیانی تایبەتی خۆی هەمیشە پێشەنگە و ڕیکۆردەکان لەگەڵی دەڕۆن. هەواڵێکی خۆش بۆ هەندەرانی بەرشلۆنا. گاڤی دوای زیاتر لە 298 ڕۆژ پێکان ئێستاکە دەستی بەڕاهێنانی بە کۆمەڵ کردووە لەگەڵ یانەی بەرشلۆنا. گاڤی لە ساڵی ڕابردوو لەگەڵ هەڵبژاردەی ئیسپانیا بەرامبەر جۆرجیا تووشی پێکانێکی قورس بوو کەوا بەستەری ئەژنۆی پچڕا. بەڵام بە خۆشحاڵیەوە ئێستاکە بەرەو باشبوون دەچێت. وارووا ڕاهێنی بەرشلۆنە متمانەیەکی زۆری پێێتی کە لە ماوەیەکی کەم بگەڕێتەوە ناو پێکهاتەی سەرەکی. ئەوەی جێگای باسە گاڤی 111 یاری ئەنجام داوە بۆ بەرشلۆنا، توانیوێتی 8 گۆڵ بکات و 12 گۆڵیش ئەسیست بکات بۆ هاوڕێکانی.